بەڵێ ترنجامی خولی دووەمی هەڵبژاردننی سەر و کۆماری ئێران ڕاگەندرا مەسعود پزیشکیان کاندیدی ڕفۆرمخوازەکان توانی سەرکەوتن بەدەستبێنێت بەڵام ئایا لە دوای ئەم هەڵبژاردنە چه گۆڕانکاریەک لە ناوخۆی ئێران و لە سیاسەتەکانی لە دەرەوە داڕوو دەدات؟ شرۆڤێن بابەتە لەگەڵ میوانەکەم دەکەم. بەڕێز محەممەد قادری شرۆڤەکاری سیاسی لەگەڵم دەبێت. بەڕێز محەممەد، ئەم کاتت باش پێتان وایە هەڵبژاردننی مەسعود پزیشکیان چی لە داهاتووی سیاسی ئێران دەگۆڕێت؟ بسم الله الرحمن الرحیم. من بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانتان. هەڵبژاردننی چاردەمین خولی سەرۆکۆماری ئێران لە کاتێکدا بەڕێوە هەڵبژاردنێکی پێشوەختە بوو. لە بارودۆخێکی وادا هەموو بنەماکانی بەڕێوەبەری حاکمیەتی وڵات بە هەماهەنگی تەواو لە تەنیشت ئەو شەوقەی لە نێو خەڵکدا هەبوو هەڵبژاردننی گەیشتە سەرنجام و دەرەنجامی هەڵبژاردن سەرکەوتنی بەڕێز پزیشکیان بوو. بەڕێز پزیشکیان بربژێری دیاری کراوی لایەنی ریفۆرمخواز لە وڵاتی ئێمە بوو. دیارە ڕوانگەی ئەو بۆ ڕەوتێ ناوخۆی و دەرەچیەکان جیاوازی لەگەڵ حکوومەتی سێزدەهەم واتە کابینی شەهید ڕیسی دەبێت. وەک ناوبراو لە پلانەکانی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا و لە دیبەیتەکاندا ڕایگەیاند بوو، ئاشکرا بوو کە لە زۆر بواردا ڕوانگەی جیاوازی دەبێت. بە دیاریکراوی لە بواری سیاسەتی دەرەوەدا ئاشکرایە کە سیاسەتی پزیشکیان جیاواز دەبێت لە سیاسەتی بەڕێز ڕەییسی. زۆر باشە. بەڕێز قادری، ئەو جیاوازیانە چین لە دوای کابینەکەی محەممەد خاتەمیەوە کە بە ناوی ڕفۆرمخوازەوە ئەو توانی سەرکەوتن بەدەست بێنێت، ئێستا پزیشکیان لە بەری ڕفۆرمخواز توانیوێتی دەسەڵات بگرێت دەست وەکو سەرۆکۆماری ئێران، جیاوازی لەگەڵ کابینەکانی پێشووتر یا بەری بناژوخوازی ئێران چی دەبن لە سیاسەتی داهاتوو ئێراندا؟ استراتیژی کۆماری ئیسلامی ئێران و استراتیژی سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران استراتیژیەکی دیاری کراوە، لە دەستوردا بەڕوونی باسی کراوە، جەختی لێکراوەتەوە بە دیاریکراوی پشتیوانی لە زوڵم لێکراوەکان و بەرەی مقاومە لە بنەماک استراتیژیەکانی سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و بەڕێز پزیشکیان لەم بوارەدا ناتوانێت استراتیژی بگۆڕێ. بەڵام لە پرۆسە تاکتیکیەکاندا دیارە سیاسەتی ناوبرا و سیاسەتی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی دەبێت بە سەرنجدان بەوەی کە ڕوانگەی حکوومەتی سێزدەهەم ئاوردانەوە لە وڵاتانی ڕۆژهەڵات و بەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ دراوسەکان بوو. بەڵام حکوومەتی پزیشکیان بە گوێرەی ئەو ڕابردووەیە کە هاوڕێیانی و هاوکارانی لە بەرەی ڕێفۆرمخواز هەیەە ڕوانگەیەکی جیاواز دەبێت سەبارەت بە ڕۆژئاوا. ئەو لە دیبەیتەکانیشدا ڕایگەیاندە بوو کە دانوستان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوایی و وڵاتانی ئەوروپی دەست پێ دەکاتەوە. ڕوانگەی ناوبراو ئەوەیە کە بە گفتوگۆ دەتوانن کێشەکانی نێوان ئێران و ڕۆژئاوا چارەسەر بکرێت. هەڵبەت ئەم ڕوانگەیە لە چوارچێوەی استراتیژیەکانی کۆماری ئیسلامی ئێران دەبێ و تەنیا جیاوازی لە تاکتیکدا دەبێت. باشە، واتە بڕیار نییە لە حکوومەتی پزیشکیاندا کۆماری ئیسلامی ئێران پاشەکشە لە هەڵوێستەکانی خۆی لە بەرامبەر ئەمریکا و ڕۆژاوەدا بکات. لە بانگەشەی هەڵبژاردنەکان ئاماژەی بەوە کردووە ئەگەر ئێران ئەوێ پێش بکەوێت دەبێت کێشە ناوخۆیەکانی چارەسەر بکرێت. ئەم کێشە ناوخۆیانە چین؟ ئایا بە هاتنی پزیشکیان چارەسەر دەبن؟ سیرکەن بەڕێز پزیشکیان گرنگترین بابەت لە ناوخۆدا پێی نەبوونی یەکگرتووی لە نێوان گروپە سیاسیەکاندایە و جەختی دەکردەوە کە دەبێت لە ناوخۆی وڵاتدا یەکگرتوویەوە هاوپەیوەندیمان لە نێوان گروپە سیاسیەکاندا هەبێت بۆ ئەوەی بابەتەکان لە ناوخۆی ئێراندا و لە دەرەوەش بە پشتیوانی هەموو لایەنەکان بڕێوە بچێت. پێدەچێت ئەگەر ناوبرا وەک لە بانگەشەی هەڵبژاردنیشدا ڕایگەیان بوو
بیهوێ ئەم مۆدێلە جێبەجێ بکات دەبێ بینەری ئاشتبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسیەکانی وڵاتدا بین چونکە ئەو پێوە بوو گرنگترین کێشە لەم خاڵەدایە کە جیاوازی و لێک هەڵاواردنێک لە نێوان گروپە سیاسیەکاندا هەیە. خاڵی دووهەم کە ناوبراو بۆی گرنگ بۆ هێنانی هەموو ڕوانگە و بۆ چوونە جیاوازەکان لە ناوخۆدا بوو بۆ بەڕێوەبردنی حکوومەت. ئەو لەم بوارەوە پێدەچێت ڕوانگەیەکی جیاوازی دەبێت. بەڕێز قادری بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە گۆڕانکاری لە سیاسەتی ئێراندا لە استراتیژیەتی گشتی داڕوونادا تەنیا تاکتیکەکان دەگۆڕن، بەڵام ئایا هاتنی سەرکاری ڕێفۆرمخوازێک وەکو سەرۆکۆماری ئێران هیچ پەیوەندی بە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکۆماری ئەمریکاوە هەیە؟ لە ڕوانگەیەکی گشتیدا من ناتوانم باسی ئەوە بکەم کە بەدڵنیاوە پەیوەندیەک هەیە لەبەر ئەوەی دەنگدەرانی ئێرانی هەر کامیان لە ڕوانگەیەکەوە پزیشکیانیان هەڵبژاردووە. دەبێت سەرنج بەم خاڵەش بدەین کە جیاوازیەکی زۆر لە نێوان دەنگی بەڕێز جەلیلی و بەڕێز پزیشکیاندا نەبووە. بە هەر حاڵ ڕوانگەی حاکم سپاس یەکەم بەڕێز محەممەد قادری شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵم بوو سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێی ئێران.